کرێی ژوورێکی مانەوە بۆ هەر شەوەیەک تەنیا 3000 دینارە، بەڵام بە شێوەیەک هاتنی گەشتیار بۆ شاری سلێمانی و هەرێمی کوردستان کەم بووەتەوە. تەنانەت ڕێژەی سەردانیکردنی گەشتیار بۆ ئەم هۆتێلە هەرزانانەش بە ڕێژەی نیوەی ساڵی ڕابردوو کەمی کردووە. وەزعی زۆر خراپ لێرە، یعنی جەماعەتی سەیران نییە و سیاحەوە و شتانە هەر نییە. ئەی لەبەر مۆزوعی شەڕ و ئەوانە. ئەمە تەسیری لە ئێوە کردووە یعنی؟ ئەی چۆن کاکە زەرارم وەڵا. ئەرە بەخوا زۆر زەرەر بوو. نیسە کەسێکیان نییە لە ئوتێل زۆر کەم بوو. ئێستا بەو جەجنانەی جەماعەتی سەیران هەر ناهاتن لەبەر شەڕ و ئەوانە و ماشەڵڵا بارانێ. لە یەکێک لە هۆتێلە دیار و مۆدێرنەکانی شاریش ئەوەمان بۆ دەرکەوت کە ئەم هۆتێلانەش ئەم ساڵ هەمان کێشەیان هەیە. کارمەندی هۆتێلەکەوتی بەهۆی جەنگ و ناجێگیری کەشوهەوا بە ڕێژەی لە 150 بۆ 60 گەشتیاریان کەمی کردووە. دەربارەی لایەنی گەشتیاری و هاتنی میوان بۆ سلێمانی بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر کەم بۆتەوە کە دەشێت بەهۆی ئەم جەنگە و ئاڵۆزیەکانی ناوچەکەەوە بێت کە هەموو جیهان لە دەرهاویشتەکانی ئەم جەنگە دەترسێت. هەروەها دۆخی دارایی و ئابووریش یەکێکی دیگەی لە ئاستەنگ و هۆکارەکان. بەهۆی کەمی گەشتیارەوە ئێمە ناچار بووین کریمانەوە کەم بکەینەوە، بەڵام هێشتا ئەم ڕێکارەش نەبووتە چارەسەری بێبازاڕی. مو احساس بانما انه السياحه بشكل عام كلش ضعيفه هذه السنه والشغل. سەرچاوەیەکی باڵا لە سنووری سلێمانی بە پەیامی ڕاگەیاند لە ئێستادا بەهۆی پشوەکانی جەژن و نەورۆزەوە دەوامی فەرمیان نییە. لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام ئاماری فەرمی ڕۆژانی جەژن و بەهار ڕادەگەێنین و بە دڵنیاییەوە زیاتر لە نیوەی ساڵی ڕابردوو گەشتیار بۆ سلێمانی کەمی کردووە.